وەگەزان لە چەند ڕۆژی ڕابردووە بەڕێز وەزیری ڕۆشنبیری نامەیەکی فەرمی ئاراستەی وەزارەتی پەروەردە کردووە بۆەوەی خوێندن بە زمانی هەورامی لە ناوچە کوردیەکانە بخوێنرێ. ئێمە وەکو کۆمەڵێک لە چالاگوانان و ڕۆشنبیران و هەروە ڕێکخراوی ژیواویانەی سیاسەمانە ئەم بەیاننامەیەمان هەیە بۆ لەو بارەیەوە. نامەیەکی واڵا بۆ خەڵکی هەرێمی کوردستان، پەرلەمانی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان، گشت فراکسیۆنەکانی ئێستای هەرێمی کوردستان، گشت فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراقی فیدراڵ، حکوومەتی ئێستای عێراقی فیدراڵ. وێڕای ئیسلامان بۆ گشتلایەک دەستخۆشی و سپاسی خۆمان ئاراستەی بەڕێز وەزیری ڕۆشنبیری کاک حەمە سەعید دەکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە ئەرکی مێژووی خۆی هەستا و لە بەرامبەر کولتور و خواستە زمانیەکانی خەڵکی هەورامانەوە هاوشێوەی خەباتی شۆڕژگێڕانەی پەڕەیەکی تری لە مێژووی تێکۆشانی مەدەنی بۆ خۆی تۆمار کرد. بەڕێزان ئێمەوە کۆمەڵەیەک لە چالاگوانان و ڕۆشنبیران و هەردوو ڕێکخراوی ژیوا و یانەی سیاسەمانە خۆمان بە ئەرکدا دەزانین کە هاوشێوەی بەڕێز وەزیری ڕۆشنبیری داوای ئەو مافەسەرێکی کولتوری و ناوچەیەکەمان بکەین کە ئەویش خۆی لە خوێندن بە زمانی دایگەبینێتەوە کە پێشتر لە ساڵی 2006 لەلایەن ڕۆشنبیران و شالاگوانانەوە بۆ جاری یەکەم پاشان لە ساڵی 2009دا ئەم داخوازیە خەڵکی هەورامان پێشکەش بە پەرلەمانی کوردستان کراوە. بەڵام ئەوەی جێگەی نیگەرانی ئەمەیە تاکو ئێستا و داواکاری و خواستە کولتوریە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە هیچ وەڵامێکی نەدراوەتەوە. ئێمە لەم کاتەدا دەنگی خۆمان دەخینە پاڵ دەنگی بەڕێز وەزیری ڕۆشنبیری و بۆ جاری چەندەم دووبارەی دەکەینەوە کە ئێمەش وەکو هەورانیەکان مافی سەرەتایی خۆمانە لە سیستەمی پەروەردە خوێندن بە زمانی هەورامی و زمانی دایکمان جێگیر بکرێ و منداڵەکانی ئێمەش بە زمانی دایکیان بخوێنن. هەروەها و داوایەمان تەنیا بۆ ناوچەی هەورامان و هەورامیەکان نییە. وەک دەزانن ئاخێوەرانی دیکەشن کە لە دەرەوەی ناوچەی هەورامان بە هەمان زمانە پەیون وەک شەبەک و باجەڵان و زەنگەنە و یارسانەکان کە بەشێک لە یارسانەکان لە پارێزگای هەڵەبجەیە ئەژین. بۆیە ئەم داواکاریانە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانەکەین. یەکەم پەرلەمانی کوردستان دانیشتنێک تایبەت بکە سەبارەت بە خوێندن بە زمانی هەورامی و هەروەها بۆ وەڵامدانەوەی نامەکانی 2006 و 2009 چالاکگوانان و ڕۆشنبیرانی هەورامان کە پێشتر ئاراستەی پەرلەمان کراوە. دووەم بە زووترین کات وەزارەتی پەروەردە کۆنفرانسێک لەم بارەیەوە ساز بدا و ڕێوشوێنی پێویست بگرێتە بەر بۆ جێبەجێکردنی خوێندن بە زمانی هەورامی بۆ هەورامیەکان. سێم داوا لە بەڕێز خوێندنی باڵا دەکەین. داوا لە بەڕێز وەزیری خوێندنی باڵا دەکەین بۆ پێگەیاندنی مامۆستا لەبارەی زمانی هەورامیەوە بەکردنەوەی بەشی هەورامی ناسی لە زانکۆی هەڵەبجە پاڵپشتی ئەم خواستە ڕەوایی هەورامیەکان بێت. ئێستاش کاکجەلیز بە زمانی هەورامی هەر لەم بارەیەوە داواکاریەکانی هەورامیەکان پێشکەشن. زمانی هەورامی بە پشت بەسن بە بەڵگە مێژووی هەرە دێرینەکان ئەبێتە دایکی سەرجەم زمانە کوردیەکان بە هەموو دیالکتەکانەوە. ئیسەیەتر گرتا خێربەیدەی سەرچەمەکان. جا ساڵە و 2000 ڕەوتەوە دەست پەنە کرد پێی داواکاری خزمەتکردەی بە فەرهەنگ و هەورامانی فەرهەنگ و ئەئیرێنەڤەیەچەی ئیرانڤیچی یا ئاهورامانی کە بۆ بە بێشکی فەرهەنگ و گرد و کوردستانی گەورەی هەورامانی گەورە کە جوگرافیای زمانیش جەلۆ ڕەفتانە و دەست پەنەکەرەوە تا مووسڵ یونجە بنەما و ڕەگا هەرە دێرینەکە ملەتێەوە کە پەنەش ماچمەی کورد جە کوردستانی گەورەنە. جە 2000 ڕەوتە دەست پەنە کریا پێی داواکاری پانەیەکە ئیزوانە بشناسی و کارش پەنە کردی و مەجەلە و ڕۆنامە و تەلەڤیزیۆن و ڕاگەیاندنش بوو، ئەنجومەنش بوو، ئەنجومەنی فەرهەنگی و ڕۆشنبیریش بوو و چا ساڵای چەنە گیانشاد کاک فەلەکەدین کاکەی پێشە وەزیر و ڕۆشنبیری پشتگیری قەزیەی شەکرد سەردان و پەرلەمانی سەرۆکایەتی پەرلەمانی و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی کردیا و داواکاری بە دکومنتۆ بە بەڵگەوە بە نووسایەوە پێشکەش و دەسەڵاتی سیاسی هەرێمی کردیا کە داخەکەم هیچ کاردانەوەیەوەش نەبی، هیچ جوابێوەش نەبی،
جە 2006 بە واژۆ کۆمەڵێجە چالاکوانەکە هەورامانی بە تایبەتی ئانێجە بەر و وڵاتیۆ ژیوە ئی داواکاریە دووبارە کریاوە دیسان ئاراستە و سەرۆکایەتی پەرلەمانی سەرۆکایەتی هەرێمی و سەرۆکایەتی ئەنجومەن وەزیرانی کردیا و ساڵە 2009 ئینە پەی یەرەمینجاری ئاراستە کریاوە کە دیسان داخەم مەشۆ هیچ جوابێوەش پەنە نەدریاوە و بە پێچەوانەوە خەمساردی کردیا و هەرمانی کردیە پەی خراپنای و شێونای بابەتەکەی ئەیسا کە دیسان سەرجەنە و ئازیزی چالاگوانی فەرهەنگیەجە سەر تا سەر و هەورامانینە خەریکێنێ پەی نوویستەی نامێوە داواکاریەوە جددیتەری بە ئێمزای فراوانتەرێ پەی دەسەڵاتی و فرەفرە بەڕێز و هێژە جەناب وەزیر و ڕۆشنبیری پێشدەستیشکردن و داواکاریەوەش پێشکەش و وەزارەت و پەروەردەیکردن ئێمە سەرەڕا و ئیعلان و گرد و پشتیوانیما بە گرد جۆرەرە و جەگرد و ڕاهەندەکاوە جە داواکێ جەناب وەزیر و ڕۆشنبیری دووبارەش کەرمێ و ماچمێ کە دەسەڵات و هەرێم و باشوور و کوردستانی ئەگەر بە جوانی بە ئەرێنی نێ پێشوازی نەکەرەوە چی داواکاریە ڕەسەنیە کە داواکاری واتمە بەشێنجا ڕەسەنتەرین و بنەماییتەرین کرۆکە نەتەوەیی و نیشتمانیەکە ئی وڵاتیە ئانە تووش و زەرەرەوە گەورەی نێمی و بڕێجە ئازیزە هەنێ کە هەست بە مەتەرسی کەراماچە تەرسی هەنە پەی ئینشقاقی نەتەوەیی من بە گردی ناچوو کە مەترسیەکە ئینا وەختێوەنەکە ئینەیە دووبارە فەرامۆش کەرمێ و گەرەکما بۆ فەرق وزمێ جیاوازی و جیاکاری کەرمێ بین و زوانەکانە زوانە کوردیەکەی گرد پێوەرە ئەشو کارشا سەرکردی و تا ئێمە بیمی بە یەکێوە بیمی بە واحدەوە کە بە ئێمە واچون میلەت و نەتەوە ئەمەوارێنێ کە ئی داواکاریە ئیجارە بە پشتیوانی جەناب و وەزیر و ڕۆشنبیری و بە پشتیوانی تەمام و نخبەکە هەورامانی اینجا شوونی شەرە تەمام و جەماوەری و هەورامانی ئەمەوارێنمێ یاوە نەتیجە یاوە ئەنجام وجە پەروەردەنە نەک تەنیا جە هەورامانەنە نەک تەنیا بابەتێەوە دەرزی بەڵکو هەنگامێ وەرگریەوە کە جە پەروەردە و سەر تا سەر و هەرێمینە زوانی هەورامی ونیۆ اینجا جە خوێندنی باڵایچەنە و اینجا پێی بە فەرمیکردەی نوویستەی ئیداری جە لانی کەم جە پارێزگا و هەڵەبجێنە هەنگامی وەرگریە کە ئینە نەتیجەش فرە عالتەر بوو فرە ئاوەزمەندانتەرەوە ئێمە پێشنیارمان بە پەرلەمانی بە پەرلەمانتارە ئازیزەکە بە ئەنجومەن وەزیرانیانەکە فرە بە وردی بە جددی و ئاوەزمەندانە ئیجارە بیا ئی داواکاریانە و بە قورسی ورشگیرە و فرە دڵسۆزانە هیچی هەنگامی وەرگێرا و بەیا پێوایشە